دکتۆرێکی بەڕێز ئەم داوایی لە من کرد وتی مامۆستا باسی ئەوە بکە کە دایکان و باوکان مناڵەکانیان فێر ناکەن جەستەی خۆیان پاککەنەوە، فێریان ناکەن کە تووکی گیانیان لابن، نینۆکەکانیان بکەن لە کاتی خۆیان. هەندێک شت هەیە لای دایک و باوک عەیبە بۆ مناڵەکانی باسیکە، زۆر تەبیعەتێکی خراپە ئەوە. زۆرێک لە نەخۆشیەکانی پێست و جەستە لە شوێنە حەساس و هەستیارەکانە بەهۆی ئەوە دروستە بێ کە ئەو کەسە نازانێ خۆی پاکاتەوە وەکو پێویست، مووی گیانی لابا وەکو پێویست. بۆیە بەڕێزان، ئێمە سنەنی فیترەمان هەیە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر جەختی لەسەرەکە، لە حەدیثێکە 5 باسەکە، لە حەدیثێکە 10 باسەکە، هەمووی باس لەو مەسائلانە ئەکا کە خەتەنەکردن بۆ کوڕ واجبە و بۆ کچ سنەتە. ئەگەر بکرێت ئەوە شتێکی چاکە و خراپ نییە، بەڵام کەسی زانا، کەسی لێزان ئەو ئیش ئەنجام بدە، ئەگەر نەشکرێت گوناحبار نابێ. هەروەها لادانی مووی گیان، بۆ نمونە مووی عەورەت و هەروەها مووی بنباڵ و ئەو شتەکانی تر، و هەروەها نینۆکگرتن و هەروەها بەرسمێڵگرتن. یعنی گەنجە گەورە ئەبێ تەمەنی ئەگاتە 16-17 ساڵ تا ئێستا باوکو دایکی نەسیحەتی ناکات. یعنی هەروەها کچیش جاری وا هەیە زیاتر بۆ کچ. یعنی ئەم مەسئلە لەلایەن دایک و باوکانەوە بەڕاستی بە شەرم ئەگیرێ، بەڵام لە ڕاستیە ئەم مەسئلە شەرمی ناوێ. ئەگەر دایک و باوک تەمەی مناڵەکانی خۆیان نەکەن، خەڵکتر ئەبێ بە خاوەنیان. لە شوێنی ترەوە ئەم معلومات و زانیارانە وەرەگرێت، لەوانەیە ئەو خەڵکە بەهەڵا زانیاریەکانی پێ بدەن، لەوانەیە ئەو شوێنانەی کە زانیاریەکانی لێوەرەگرێ زانیاریەکی نابەجێ بێ، دوور بێ لە ڕەوشتی مسلمان. بۆیە نەسیحەتی هەموو دایک و باوکێکەکەم کەوا لەگەڵ مناڵەکانیان ڕابێن ئەو مەسائلانە بەبێ زیادە ڕەوی، چونکە هەنێک کەسێ زۆر زیادە ڕەویەکە. لەم ماوانە بیستم برادێک باسی کردوتی لەگەڵ کۆمەڵی خەڵک بەیەکەوە چوین گەشتینە ئاوێک گەڕاوی پێ ئەوترێ لەم ڕێگای هێنانە، وتی گەڕاوە بۆی کە ئینسان بچێتە نایە بۆ پێستەی چاک بێ. وتی برادێکمان لەگەڵایە کە ئەسڵەن نوێژەکە و حاجی ئەمانەوتی یەکسەر خۆی ڕوتۆ کردەوە، عەرڕەک ڕۆیناوەوە بێەوە هەتا دەرپێشی لە خۆی ڕوتۆ کردەوە کامل لە بەردەمەوە هەموو خەڵکە. طبعاً ئەوەیشە شتێکی زۆر نابەجێ. وتی کاتێ پێمانەوە عەجایب یادێ جاقەی چێکە چیتیایە، چۆن چیتیایە، چۆن چیتیایە، ئەوە زۆر خراپە. ئەمە زیادە ڕەویە، ئەمە زیادە ڕەویە. هەندێک کەسەیە لەگەڵ مناڵەکانی هەندێک گاڵتە و شتەکە زیادە ڕەویەکە، و هەندێکیش هەیە بەڕاستی ئەیتە هەر باسی ناکە، هەر بڤەیە بە هیچ شێوەیەک. ڕۆژێکیان لەگەڵ برادێکە لەناو سەیارەیەکە بووین، ئەم مەسائلانەم باسە کرد. کابرا تەمەنی تقریباً 50 ساڵ بوو، باوکیشیمان لەگەڵا بوو تەمەنی 70 ساڵ بەسەرەوە بوو. وتی مامۆستا ئەم باسی تۆ ئەیکەی کە باوکان ڕێ بە مناڵەکانیان پیشان دەن. وتی ئەوە من تەمەنم 50 ساڵە، ئەویش باوکمە لەگەڵمانە، هەرگیز بۆمانی باس نەکردووە و هەرگیز نەسیحەت و ئامۆژگاری نەکردوین، هەرگیز. بەڵکو ئەمە هەر خۆمان فێر بووین، لەم لاو لەولاوە ئەم شتانە فێر بووین، بۆیە تووشی هەڵەش ئاهاتی. جا لەبەرەوە ئاگامان با لە خۆمان بێ.